لە گەوهەری کوردەواریەوە سڵاوتان لێبێت. دەگەڕنەوە لە ساڵانی سیەکاندا پیاوێکی جوو لە سلێمانی بە ناوی ڕۆفایل لە شەقامی مەولەوی دوکانی زەڕەنگەری هەبووە. شەوێکی هاوین سێ دەست دەچنە سەر ماڵی ڕۆفایلی زەڕەنگەر. بە دوای ئازوقە و شەکردا دەگەڕێن. لەو سەردەمەدا شەکر پارەیەکی باشی کردووە. دزەکان خەریکی پڕکردنی تورەکەکانیان و یەکێکیان بێمەبەست دەست بۆ زمانی دەبات. تامی دەکات و بۆی دەردەکەوێت خوێیە. یەکسەر بە هاوڕەکانی دەڵێت با بڕۆین. چەند هەوڵی لەگەڵ ئەدەن گویان لێ ناگرێت. ئەڵێ تازە من نمەکی ئەم ماڵم کردووە دزیان لێ ناکەم. ئەو سەردەما شار بچوو بۆ بینینەوەش ئاسان بووە. دوای چەند ڕۆژێک سێ هاوڕێکە بە بەردەمی دوکانی ڕۆفایلدا تێتە بەڕن. ئەویش بانگیان دەکات و سەر و چاشیان دەداتێت. ئەڵێت ئەو شەوە ئاگام لە هەموو شتێکتان بوو. بەڕاستی ئێوە کەسانی نمەگیر و شەریفن. پاش ماوەیەک لە بیستنی ئەم بەسەرهاتە پیرەمێردیش دەڵێت جاران ئەم کووردە هێندە بە وەفا بوو، دزیشیان قەدری وەفای لەلا بوو. دز چوو بۆ ماڵێک لە کوپەیەکە خوێدی بوو کە خوێژ لە شەکر ئەکا. کەلی چەشت بوو زانی بووی خوێیە، ئەڵێ نمەکم کردن لەو جێیە. هەرچی دزی بوو دای ئەنێتەوە، لە بەدنمەکی ئەسڵەمێتەوە. ئێستا کە پاروت کرد بەدەمیەوە، پەنجەشت ئەخوا هەر بەدەمیەوە. تۆ تێری ئەکەی لە نانوکەرە، ئەو کە تێری خوارد پێت ئەڵێ کەرە. لەم پەندوو بەسەر هاتەوە دەمەوێت باسی ئەوەتان بۆ بکەم. زۆر کات دەبیستین خەڵکانێک دەڵێن من نمەکم سوێر بوو، یا کابرا بەدنمەک بوو، یان نمەگیر بوو. نمەک سوێر ئەو کەسەیە چاکە بەرامبەر یەکێک دەکات و کەی پێویستی پێی بووە بەهانایەوە چووە، کەچی ئەوان پیاوخراپیشی دەکەن. نمەگیریش ئەو کەسەیە ئەگەر تۆ پارۆنانێکیشت دابێتێ هەر لەبەر چاوێتی. ئەمە لایەنێکی زۆر درەوشاوەی کولتوری کوردەواریە. هەر کەسێک یارمەتی کەسێکی تری دابێت کاتێک دۆخێکی وەهای بۆ هاتوۆتە پێش و توێتی من نمەگیری ئەوم، ئیتر خراپە بەرامبەر ئەو ناکات و چاکەکەی پێشووی لەبەر چاوە. ئەم نمەگیریە لە عەشقیشدا تۆغ بۆتەوە. کاتێک بەرامبەرەکەت زۆر خۆش دەوێت نمەگیری دەبیت. ئەوە تا حەریقی شاعیر دەڵێت هەموو چواردەوری و گوڵ بووە و ئەو هەر گوڵەکەی خۆی لەبەر چاو بووە. چاوەکەم ئەمڕۆ لە گوڵشەن گوڵ بە ئیشوە خۆی نوان. نەک نمەگیرە بم، بە مەرگی تۆ قەسەم هیچ نەمدوان. بەڵام بەداخەوە لەم سەردەمەدا دەور و بازارەکە گۆڕاوە. هەموو ئەو شتانە کاڵ بوونەتەوە و بوونەتە باری مەسلەحەت. نەک هەرکە ئیشی پێت نەما لە دەور و بەرت نامێنێ بگرە لەلات تێر دەخوات و زەمیشت دەکات. بەمانە دەڵێن بەدنمەک. کوردوەتەنی نانەکەشت دەخۆن و سفرەکەشت دەدڕن.